پێم بڵێ ینی ئەو تەماتەی کە ئێستا بە 1000 دینارە لە وەرزستان بە چەندە؟ لە وەرزستان چیلۆ بە 2000 ناورۆزی بە 2000 کڕە چیلۆی سێ معمل تەماتەمانەیە هەرچیش بەکاربین ئەگەر چیلۆ بە 200 دیناری لە فەلاعی وەگرن بەڕاستی ئەو خەرکە ئەو هەنایەتە سەجادەی. بەس ئێستا ینی چەند کیلۆ تەماتی تێدا؟ سندوقێک 20 کیلۆ تەماتی دەدات تو سندوقەکە بەتاخێنێ بە 750 تەماتەکە بە ڕوبعش ڕادەوسی عەمووی 20 کیلۆ یعنی ئەگەر چیلۆ ئەو معمەلانەی بە هیچ بێخن چیلۆ بە 200 دیناری لە فەلاعی وەگرن بەڕاستی فەلاع نایەتە سەجادەی فەلاع چی لە زادەیە با بە 200 دیناری ئەو معمەلانە لێ وەگری فەلاع ئەو هەناکە. ئەمن برادەری خۆم جێدە دۆن تەماتەی کردیا بە قورئان یەک قەلی لێ نەکردەوە دەرێتە مۆرە لۆ خۆت بەلاش بە وەرە مەری تێکە دۆنم 50 ملیۆنی لێدا ئەخت خۆ معقولە یعنی نەفرۆشی سندوقی بازاری سندوق بە بەتاری 750 کاکە عرب دێن بار دەکەن مشکلە نیە باشلو لە سەیتەرێکە بچی هەش شعبی دەیادەبە پێلەکان 500 زاری وەرەگرت لێ ناگرە عرب ئاودیبی